لە پارێزگای سلێمانی چەندین سنتەر و دامەزراوی ئەهلی تایبەت بە ئۆتیزم بەبێبوونی مۆڵەت کار دەکەن. لە بەرامبەریشدا بەڕێوەبەرایەتی گشتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی لە پارێزگای سلێمانی نووسراوێکی ئاڕاسی پارێزگاری سلێمانی کردو و تێدا هۆشداری دەدات لەباری ئەو شوێنانەی کە بەبێ مۆڵەتی فەرمی و لە دەرەوەی یاسا و ڕێنمایی و چاودێری کار دەکەن و دەڵێت لە کار و سەلامەتی منداڵ و بابەتەکانی پەیوەست بە نرخ و چاودێریان بەرپرس نین. لە ئێستا لە سنووری پارێزگای سلێمانی دوو دامەزراوی فەرمی حکومی بێ بەرامبەر کێکیان حکومی خێرخوازیە ڕێکخراوی مناڵ پارێز هاوکاریمانەکە مناڵی ئۆتیزم وەرەگرن ڕاهێنانیان پێەکەن مناڵتیامێنێتەوە لەژێر چاودێریان و بە یاسا و ڕێنمایی کارەکەن و تواناشیان زۆر باشە یەکێکیان نزیکەی 6 مناڵ سنتەرە حکومیەکە ئێمەش نزیکەی 7 مناڵ ڕاهێنان پێەکە یەک سنتەریش ڕاوێژکاریە مناڵ نامێنێتەوە مۆڵەتی هەیە هەموو شوێنانەی تر بۆ مناڵی ئۆتیزم کارەکە نافەرمین مۆڵەتیان نییە و ڕێکاری یاساییان بەرامبەرەگرینێت بەر بۆچی چونکە ئێمە مەسلحەتی مناڵی ئۆتیزممانەوێت نابێت شوێنێک هەبێت بەبێ یاسا و ڕێنمایی بەبێ چاودێری بەبێ ئاگاداری دەستگاکانی حکوومەت سەر بەخۆیانە مناڵ وەرگێ و بە ناوی ڕاهێنانەوە یا بە ناویشتەوە پارەی لێ وەرگێ ئێمە بەڕاستی مەبەستمانە پارێزگاری لە بەرژەوەندی مناڵەکان لە دایک و باوکو خێزانەکانیان کرد یا ئەبێ مۆڵەتی فەرمی دەربێن بۆی لە دامەزراوەیەکی ڕسمیەوە چاودێری بکرێن وەکو ئێمە لە نووسراوەکەدا ئاماژە بۆ کراوە سنتەری ئۆتیزم لە ئاگەڕێکی کارێزەوشک و سنتەری ڕاهێنان و پەروەردەی تایبەتی منداڵانی خاوەن پێداویستی تایبەت لە ئاگەڕێکی ڕاپەڕینی شاری سلێمانی و سنتەری مرۆنما تا کاسێ سنتەرن کە مۆڵەتی ڕسمیان هەیە. بەڕێوەبەری سنتەری ئۆتیزم لە ئاگەڕێکی کارێزەوشک دەڵێت لە ئێستادا 7 منداڵی توشبووی ئۆتیزمیان لایە و لە وەرگرتنی منداڵی توشبووی ئۆتیزمی خوارتەمەند 12 ساڵ بەردەوامن. سنتەری ئۆتیزمی حکومی کە تەنیا مناڵی ئۆتیزم وەرەگرین لە کاتی ئێستا ئێمە 7 مناڵمان لا دەوامەکە ڕۆژانە ژمارەکەش بەرز و نزم ئەکا بە هۆکاری جیاواز یەکێک لە هۆکارانە بۆ نمونە کێشەی هاتووێ لەلایەن خێزانەکانەوانێ ئەگین عادەدەکە زۆر زیاترە بەردەوامیشین لە مناڵ وەرگرتن 30 ستافی گرێبەستمان لەلایە لەگەڵ ژمارەیەک ستافی حکومی کاروبارەکانە بنمە ڕێگاوانێ سپاس بخۆ بەردەوامین ینی محاولاکەین بتوانین هاوکاریەکی خێزانەکان بکەین لەبەروی خێزانەکان ئەرکی سەرشانیان قورسە. گەرچی تا ئێستا بە فەرمی هیچ ئامارێک بڵاو نەکراوەتەوە بەڵام بەپێی ئامارە نافەرمیەکان لە هەرێمی کوردستان نزیکەی 2800 و لە پارێزگای سلێمانیش 400 توشبووی ئۆتیزم هەن هەروها 20 سەنتەری ئۆتیزمیش هەن کە تەنیا 3 دانیان حکومین و ئەوانەی دیکە تایبەتن. بەپێی مۆڵەتی کە بەڕێوەبەراتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی سلێمانی بە سەنتەرە ئەهلیەکانی ئۆتیزمی داوە ئەگەر تا هەفتەیەکی دیکە مۆڵەت وەرنەگرن شوێنەکانیان دادەخرێت. لە ڕێنمایەکاندا هاتووە سەنتەری ئۆتیزم نابێت ڕووبەرەکەی لە 600 مەتر کەمتر بێت دەبێت شوێنەکە پاک و خاوێن بێت ڕووناکی پێویستی تێبکەوێت ئامێری فێنکەرەوە گەرمکەرەوەی پێویستی تێدا بێت هەروەها دەبێت ستافی پسپۆڕ و ڕاهێنراو لەو سەنتەرانە کار بکەن پزیشکی تایبەتمەند و توێژەری کۆمەڵایەتیان هەبێت. ڕاستی حەمامین کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.